حزوری ناڕەوای نوێنەرانی ڕژیمی ئیسلامی لە کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی جیهانی کار. 113هەمین کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی نێودەوڵەتی کار لە 3 تا 13 ژوان بە بەشداری شاندەکانی 178 وڵات لە مەقەڕی سەرەکی ڕێکخراوی نێودەوڵەتی لە ژنێڤ بەڕێوە دەچێت. لە کۆبوونەوەی ئەمساڵیشدا وەک ساڵانی ڕابردوو نوێنەرانی ڕژیم و ڕێکخراوەکانی سەر بە حکوومەتی ئیسلامی بەشدارن. ڕێکخەرانی ئەم کۆبوونەوەیە زۆر باشەزانن کە سەرەڕای ئەندامەتی کۆماری ئیسلامی لەم ڕێکخراوەدا و دانی بەڵێنی فەرمی سەبارەت بە جێبەجێکردنی بڕیارنامەکانی، بەڵام کۆنوانسیۆن و ڕاستپاردەکانی ڕێکخراوی جیهانی کار بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامیەوە پشتگوێ دەخرێن و پێشێل دەکرێن. چاوخشانێک بەسەر بارودۆخی ئێستای چینی کرێکاری ئێران کە مامۆستایان و موچەخۆرانی هەژار لە خۆ دەگرێت تەنها چەند نمونەیەک لە کۆی سەدان بابەتی پێشێلکردنی مافی ئینسانی ئەم خوڵقێنەرانەی سەروەت و سامان و نیعمەت و فەرهەنگی کۆمەلگایە و ئەم ڕاستیە بەڕوونی دەردەخات. لەوانە ڕێگریکردن لە ڕێکخراوبوونی کرێکاران و سەرکوتی توندوتیژی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان، سەرکوتکردنی بزوتنەوەی سنفی مامۆستایان و زیندانیکردنی هەڵسوڕاوانی ئەو بزوتنەوەیە، پەرەسەندنی گرێبەستی سپیواژۆ، پەرەسەندنی دامەزراندن لە ڕێگەی شرکەتە پەیمانکاریەکان کە ئاکامەکەی بریتیە لە جیاوازی بەرچاوی نێوان هەقدەستی کرێکارانی فەرمی و نافەرمی، ناسەقامگیری دۆخی پیشەیی کرێکارانی پەیمانی و نافەرمی و هەروەها بێبەشبوونی بەشێکی زۆر لە کرێکاران لە بیمە کۆمەڵایەتیەکان و بیمەی بێکاری، جێگرمانەوەی موچەی خانەنشینان سەرەڕای هەڵاوسان و دابەزینی بەهای دراوی کۆماری ئیسلامی، دارمانی ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵ پەرەسەندنی پیشەی نافەرمی کە سەرچاوەکانی دەستەبەری کۆمەڵایەتی بەڕادەیەکی زۆر بە فیڕۆداوە، دەرهاویشتنی زۆربەی هەرە زۆری کرێکاران لە بازنەی یاسای کاری کۆماری ئیسلامی، یاسایەک کە لەسەر بنەمای پێوەرەکانی چەوساننەوەی بێبەزەیانە و فقهی ئیسلامی داڕێژراوە، پشتگوێ خستنی ویست و داواکاری مامۆستایانی زەحمەتکێش و ڕاگرتنیان لە هەژاریەکی مطلقدا کە دووکەڵەکەی ڕاستەوخۆ دەچێتە چاوی خوێندکارانەوە، دیاریکردنی لانیکەمی هەقدەستی فەرمی چەند هێندە لە خوارهێڵی هەژاریەوە، بێبایەقبوونی گیانی کرێکاران بەهۆی ڕەچاو ستانداردەکانی سڵامەتی و پاراستنی کار و هەروەها بەرزبوونەوەی ئاماری ڕووداوەکانی شوێنی کار، بە کاڵاکردنی بێهداشت و دەرمان، شوێنی نیشتەجێبوون، پەروەردە و تەندروستی، هاوکات لەگەڵ دەرچوونی دەوڵەت لە ژێرباری هەموو بەرپرسیارەتیەکانی بەرامبەر بە کرێکاران، هەڵوەشانەوە یان کەمکردنەوەی پاڵپشتیە دارایی، یاسایی و خۆشبژێوی و سەرنجام دابەزینی ئاستی هەقدەست و بژێوی چینی کرێکار، هەڵاواردنی بەرچاو لە دامەزراندنی ژنانی کرێکار و بێبەشکردنی جەماوەری ژنان لە هەر چەشنە پشتگیری و دەستەبەرێکی کۆمەڵایەتی، تونترکردنەوەی چەوسانەوەی کۆچبەرانی ناوخۆ کە زۆربەیان کرێکارانی ناوچەکانی سربەنەتەوەستەم لێکراوەکانی ئێرانن، بێمافبوونی بە تەواوەتی پەنابەرانی ئەفغانستان کە وەک هێزێکی کاری هەرزان و بێبەش لە هەر چەشنە بیمە و دەستەبەرێکی کۆمەڵایەتی و ماف و مەزایە فەرمیەکانی دامەزراندن دەچەوسەندرێنەوە و کە لە گۆرگرتنی خراپ لە کاری منداڵان و گرنگی نەدان بە بارودۆخی ژیانی لەشکری منداڵانی کار و هەتێت. دەسەڵاتی ئیسلامی بە سەرکوتی توندوتیژی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان، ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان و خانەنشینان و هەروەها زەوتکردنی مافی خۆڕێخستن لێیان ئیمکانی بەڕێوەبردنی ناڕەزایەتی ڕێکخراوە و ڕەوای ئەوان لەناو دەبات. هەرێستا ژمارەیەک لە هەڵسوڕاوانی کرێکاری بەهۆی ئەم خەبات و ناڕەزایەتیانەوە لە زینداندان و یان بەدانانی بارمتەی قرس لە دەرەوەی زیندان بەسەر دەبن. هەر بۆیە ئەو نوێنەرانەی کە لەلایەن ڕێکخراوە کرێکاریەکانی سەر بە حکوومەتی ئیسلامیەوە نێردراون، نەک هەر بۆیان نییە و ناتوانن کە نوێنەراتی بەرژەوەندیەکانی چینی کرێکاری ئێران بکەن، بەڵکو ئەوان وتەبێژانی حکوومەتی ئیسلامی ئێرانن. ئێمە خوازیاری جێبەجێکردنی تەواوەتی ڕێکەوتن نامەکانی ڕێکخراوی جیهانی کار بە تایبەت لە پەیوەند لەگەڵ مافی ئازادی ڕێکخراوبوون و مانگرتن و گرێبەستی دەستە جەمعین. ئێمە خوازیاری کۆتایی هاتن بە ئەشکەنجە و پێشێلکردنی مافە ئینسانیەکانی کرێکاران و هەڵسوڕاوانی سنفی دەست بەسەرکرا و سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی و هەروەها ئازادکردنی خێرا و دەستبەجێیانی. پێویستە کۆتایی بهێنرێت بەو ئەعدامانەی کە ئەمساڵ ڕێژەیەکی بێوێنەی تۆمار کرد و زۆربەی قوربانیەکانیش ئەوانن کە بەهۆی سیاسەتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ڕژیمی دەسەڵاتدارەوە پەراوێز خراون و یان سربەنەتەوەستەم لێکراوەکانی ئێرانن، لەوانە کورد و بەلوچن.
دەبێ کوشتار و ئەزیەت و ئازاری کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان کە بەهۆی بێکاریەوە گیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بە مەبەستی دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی کۆتایی پێبێت و نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێکخراوی جیهانی کار دەربکرێن.